هەرێم لە نێوان شەڕی ئیسرائیل و ئێراندا. کاریگەری هێرشەکەی ئێران لەسەر عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە چی دەبێت؟ ئەم جارە دەرفەتەکان ڕوو لە هەرێمی کوردستانن، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دەتوانرێت سوودی لێوەربگرن؟ ئەگەرچی هێرشەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل چاوەڕوان کراو بوو، بەڵام بەو حەجم و قەبارەیەنا کە ڕوویدا، ئەوەش بێگومان کاردانەوەی هەبوو لە چەندین ڕووەوە زیان بەر هەرێمی کوردستان کەوت و لە داهاتووشدا کاریگەریەکەی زیاتر دەبێت. هەر لە سەرەتایی دەستپێکی هێرشە موشەکیەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل لە چەندین ناوچەی هەرێم موشەکەکانی ئێران بینران و دەنجان بیسرا، بە جۆرێک موشەکەکان لە سنووری حاجی ئۆمەران بەرەو مێرگە سوور و دواتر هەریر و شەقلاوە و ئینجا هەولێر و لەوێشەوە بەرەو ئەنبار و ئوردن و ئیسرائیل بەڕێکران. لە هێرشەکەدا پاژماوەی نزیکەی 11 موشەک لە سنووری هەرێمی کوردستان دۆزرانەوە. ئەگەرچی هیچ زیانێکی جانی نەبووە، بەڵام زیانی مادی و ئەمنی بۆ هەرێم هەبوو. هەرچەندە حکوومەتی هەرێم و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان لە هێرشەکە ئاگادار کرابەوە. زیانەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەو هێرشە بریتی بوو لە ترسی ئەمنی لای کۆنسوڵخانەکان کە بەو هۆیەوە ژمارەیە کۆنسوڵخانە لە هەرێم کارەکانیان ڕاگرت و بینای کۆنسوڵخانەکانیان چۆڵ کرد. هاوکات بەشێک لە کۆمپانیا بیانی و ناوخۆیەکانیش لە هەولێر و بە تایبەتیش لە زۆنی زێڕ و عەنکاوە کارەکانیان ڕاگرت. بە پێی زانیاریەکان نزیکەی 45 کۆمپانیا لەو ماوەیەدا کارەکانیان ڕاگرتووە و کارمەندەکانیان ناردۆتەوە ماڵەوە. هەروەها 8 کۆنسوڵخانە لەوانە هۆڵەندا، هەنگاریا، ئیتاڵیا، فەڕەنسا، چیک، یۆنان، سوید و ئیسپانیا بە فەرمی کارمەندەکانیان ناردۆتەوە ماڵەوە و تویانە تا ئاگادار دەکرێنەوە مەگەڕێنەوە کۆنسوڵخانە و کارەکانمان وەستاندووە. هاوکات وەستانی 40 گەشتی ئاسمانی مەدەنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و 11 فڕۆکە و گەشتی بازرگانی بۆ فڕۆکەخانەکە هەمویان دواخران و وەستان. هاوکات ئاسمانی هەرێم و فڕۆکەخانە و هاوکاریەکان سەرجەمی وەستان، ئەوەش زیانێکی گەورەی لە ئابووری هەرێمدا. هاوکات لەلایەکی دیکەوە زیانێکی گەورەتر ئەوە بوو کە لە ڕووی ئەمنیەوە جارێکی دیکە هەرێمی کوردستان پاشەکشەی کردووە. ئەوەش کاریگەری لەسەر وەبەرێنەران دەبێت و تاماوەیەکی زۆر ناتوانن متمانە بکەنەوە کە ناوچەکە مەترسی لەسەر نابێت، چونکە هێرشەکانی ئەم جارەی ئێران مەترسی بۆ هەموو لایەک دروست کرد، نەک تەنها بیانیەکان و هاوڵاتیانی هەرێم. بە جۆرەی زانیاریەکانی تیوار کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگای نێچیروان بارزانیەوە بە فەرمی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی لە کاتی بردومانەکە و جۆرەکەی ئاگادار کردوتەوە، بە جۆرێک کە ئاگاداری جۆری هێرشەکە و کاتەکەی بوون و ئاگاداری ئەوەش بوون کە ئاسمانی هەرێم دەبێتە بەشێک لە پلان و هێرشەکە و پێویستە حکوومەتی هەرێم تێگەیشتنیان هەبێت و ئاگادار بن کە جۆری هێرشەکە چۆنە و چۆن دەبێت. هەرێمی کوردستان دەبێت لەم دۆخەدا چۆن مامەڵە بکات. ئەوەی گرنگە نابێت هەرێمی کوردستان هیچ کاردانەوەیکی هەبێت و بە هیچ جۆرێک پشگیری یان دژایەتی بکات و دەبێت جۆرێک مامەڵە بکات کە هیچ نەبووە. لەلایەکی دیکەوە دەبێت داوای دیالۆگ و ئاشتی بکات بۆ ناوچەکە، چونکە پشگیری ئێران بکات ئەمریکا و وڵاتانی ئەوروپا نیگەران دەبن. هاوکات پشگیری ئیسرائیل بکات، ئێران و عێراق تووشی کێشەی دەکەن و ڕوبەڕووی کێشەی دەکەنەوە. بۆیە باشترین دۆخی هەرێم لە ڕووی میدیا و سۆشیال میدیا و خەڵکەوە ئەوەیە کە بە هیچ جۆرێک بەرەیەک بەسەر بەرەکەی دیکەدا هەڵ نەبژێرێت و خۆی دوور بگرێت لە بەیان نامە و لێدوان. ئەمەش بە دووری دەگرێت لەسەر ئێشەی زیاتر. ئەوەی گرنگە و بڕیارە دروستەکەیە ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان سەرجەم بەرپرسانی خۆی ئاگادار کردوتەوە کە خۆیان بە دوور بگرن لە هەر جۆرە لێدوانێک لەسەر ئەو پرسە تا کێشە بۆ حکوومەت دروست نەبێت و بکەونە دۆخێکەوە کە قەیرانی نوێیان بۆ دروست بکات. ئێستا هەرێمی کوردستان لە دۆخێکی سیاسی باشدایە. ئێران پێویستی بە هەرێمە و تا ڕادەیەکی باش کات لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە. بۆیە هەرێم دەتوانێت بە سوودوەرگرتن لەو دەرفەتە بەرامبەر بەغدا کۆمەڵێک هەنگاو بنێت و چەند دەستکەوتێک بەدەست بهێنێت لەسەر و هەمووشیانەوە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم. لەلایەکی دیکەوە بایەخی جوگرافیای سیاسی هەرێم بۆ لایەنە دژبەرەکانی شتێکی حاشە هەڵنەگرە.
کوردستان بەلای چێدا بچێت کاریگەری گرنگ لەسەر دۆخەکە دادەنێت ئەمەش لە بەرهێزی سیاسی و سەربازی هەرێم نییە بەڵکو زیاتر بەهۆی پێگە جوگرافیەکەیەتی بۆ ئێران کوردستان ڕێگایەکی وشکانی گرنگە بۆ گەیشتن بە سووریا و لەوێشەوە بۆ لوبنان و دەریای سپی و گەیشتن بە بەرە گریمانەکانی شەڕ بۆ ڕۆژئاوا و بە تایبەتیش ئەمریکا کە پاڵپشتی لە ئیسرائیل دەکات کوردستان خاڵێکی گرنگی ڕێگرتنە لە فراوانبوونی هێزی ئێران و تەنانەت لاوازکردنیشی لە دۆخی شەڕدا ئەگەر کورد بکەوێتە بەرەی لایەنێک ئەگەر موشک و درۆنیش گرفتی بۆ دروست بکات ئەوە شاخی سەرکەش و ناوچەی سنووری سەخت پێگەیەکی استراتیژی گرنگی پێدەبەخشێت بۆیە بە ئەگەرێکی زۆرەوە لە کاتی هەڵگیرسانی شەڕدا تاران بە هەموو شێوەیەک هەوڵی ڕاگررتنی دڵی هەولێر دەدات سەرەتاکانی ئەو دڵڕاگرتنەش ئەوە بوو کە هەر دوای هێرشە موشکی و درۆنیەکەی بۆ سەر ئیسرائیل دادگای فیدراڵی بڕیارێکی خۆی بۆ ڕێگریکردن لە گەڕانەوەی پارتی بۆ بارەگاکانی لە کەرکووک هەڵوەشاندەوە و مافی گەڕانەوەی بە پارتیدا ئەوەی لێرەدا گرنگە ئەوەیە کە تەنیا ڕەخسانی هەلو دەرفەتەکان نییە بەڵکو چۆنێتی کەڵک وەرگرتنە لەو هەلو دەرفەتانە بۆیە دەبێت چاوەڕوان بین و بزانین ئایا دەرفەتی ئەم جارە چۆن دەبێت و کورد چۆن دەتوانێت سوودی لێ وەربگرێت.